حوتەمین پێشانگای کتێبی نووری حیکمە. نووسینگەی دەستگای نووری حیکمە لە شاری هەولێر هەڵدەستێت بەکردنەوەی حوتەمین پێشانگای کتێب بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە کتێبخانە و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە. پێشانگا ماوەی 7 ڕۆژ دەخایەنێت. بەرواری 21 ڕۆژی شەممە دەست پێ دەکات تا بەرواری 27 ڕۆژی هەینی بەردەوام دەبێت. ڕۆژانە لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ تاوەکو کاتژمێر 9 شەو پێشانگا کراوە دەبێت. زۆربەی کتێبەکان بە ڕێژەی سەداسی یا زیاتر داشکانیان بۆ کراوە. شوێنی بەڕێوەچوونی پێشانگا هۆڵی دەستگای نووری حیکمە هەولێر سەر ڕێگای کۆیە، پشت مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندی، تەنیشت پارکی کانیا.